ساڵتان لەبێت بینەرانی کورسات نزمن ڕۆتۆفیقم لە خێم شوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر هەنگاوەکان و هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بەگشتی هەوڵەکان لە بەغداد شڕکراوەتەوە بە ئاراستەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق کە لەلایەن گەورەترین کوتلەی پەرلەمانی یاخود گەورەترین هاوپەیمانی دیکە لە ئێستادا چوارچێوەی هەمانگوێ بەگشتی گفتوگۆ و هەوڵی لێبڕاوانە دراوە لە نێوان لایەنە سیاسیەکان سەرجەم لایەنە سیاسیەکان هەروە سەرجەم پێکهاتەکان کورد سونە بۆی کە حکوومەتێکی خزمەتگوزاری نیشتیمانی لە عێراق بە زووترین کات پێک بێنرێ. لە چەند ڕۆژی ڕابردووشدا گفتوگۆی فراوان لە ماڵی سەرۆک مامجەلال لە بەغدا لە لایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز باڵجەلال تاڵەبانی چەندین کۆبوونەوەی گرنگ لەگەڵ سەرکردەکانی هاوپەیمانی چوارچێوەی هەمانگی بەڕێوە چوو بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەم قۆناغە تا چەندە گرنگە بۆ عێراقیەکان و تا چەندە گرنگە بۆ لایەنە سیاسیەکان بۆی کە بتوانن لەو دۆخە چەقبەستووی کە بە تایبەتی عێراقی پێداتێ پەڕە بێت حکوومەتێکی گشتگیر لەسەر جەم پێکاتە و نەتەوەکان بە هاوبەشی بە پاراستنی تەوافق پێک بێت کە مافی سەرجەم پێکاتەکانی تێدا بەرجەسە بێت. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خاتوو ڕابیحە حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە بەغدا لەگەڵمانن سڵاو دەبێ خاتوو ڕابیحە هەروەها بەڕێز شێرزاد سەمەد سوپاس دەکەم هەروەها بەڕێز شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە بە سوپاسەوە جەنابیشان لە کەرکووک لەگەڵمانن سڵاو جەنابیشت بێ کاک شێرزاد بە ڕوخسەتی تۆ لە خاتوو ڕابیحەوە دەست پێ بکەم. خاتوو ڕابیحە بەگشتی هەوڵەکان چڕ کراوەتەوە لە بەغدا و چەندین کۆبوونەوەی گرنگ بەڕێوە چووە و لە ئێستاشدا ینی تا ڕادەیەک هاوسەنگیەک هاتۆتە ئاراوە بە ئاراستەی ئەوەی کە لە نێوان سەرجەم هێز و لایەنەکان و سەرجەم پێکهاتەکان حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی خزمەتگوزار پێک بێنرێت و تا ڕادەیەکیش ئەمە ئەتوانین بڵین ڕای ئێرانیەکان و هەروە ئەمریکیەکان و زۆربەی وڵاتانی دیکەشی لەسرە بەگشتی وێنە گەورەکە چۆن نەبیننەوە لە بەغدا؟ بەڵێ سڵاو کاکاوڕێ سڵاو لە میوانە بەڕێزەکەت و لە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵە جوانەکەی کورسات زۆر سپاس. گفتوگۆ سیاسیەکان و هەنگاوەکان وا دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو دەستی پێکردووە بە تایبەتی لە دوای کشانەوەی ڕەوتی سەدر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پڕکردنەوەی شوێنەکانیان لە هەفتەی ڕابردوو بە کاندیدە جێگراوەکانیان لە لستەکانی تر بە بە تایبەتی زیاتر لە بەرەی چوارچێوەی هەمانجی کە زۆرتر لە کورسەکان بەبەرئەوان کە نوێنەرەکان پڕکرایەوە ئێستا بەرەی چوارچێوەی هەمانجی گەورەترین کوتلەی پەرلەمانی عێراقا و هەروەها ئەرکە قورسەکە زیاتر لەسەر چوارچێوەی هەمانجی دەبێت چونکە هەر لە سەرەتای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن کە بەڕێز موقتەدا کوتلەی زۆرترین کورسی پەرلەمانی هەبوو ئەوەی ڕاگەاند حکوومەتی زۆرینە پێکبێنێ و هاوپەیمانێتیشیش پێکینا لەگەڵ لایەنی سونە و پارتی دیموکراتی کوردستان کە بتوانن بەو سێ لایەنەوە تا زۆرینە پێکبێن و لە پەرلەمانی عێراق هەندێک لایەن فەرامۆشکەن و بتوانن حکوومەتی زۆرینە پێکبێنن. بەڵام وەک دەزانین هەمومان لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی سەرکردە سیاسیەکانی کە زیاتر قوڵ ببوونەوە لە ناو سیاست و لە ڕۆژە سەختەکانی خەبات و قوربانیدان ڕۆڵی کاریگەریان هەبوو لە ڕوخانی ڕژێمی بەعسی و قوربانیان دابوو ئەمانە کە زیاتر خوێندنەوەیان قوڵتر بوو و مەدایەکی دوورتر بوو بۆ گۆڕەپانی سیاسی عێراق و پێکهاتەی عێراق و ئاڵۆزی سیاسی لە عێراقا بۆیە بە باشیان زانی تەوافقی سیاسی بکەنە بنەما لە پرۆسی سیاسی عێراق بۆ پێکەنانی حکوومەت و ئیدارەدانی عێراقا. بەڵام وا دیار بووە هەندێک کە لەم دوایەدا هەندێکیان هاتبوونە ناو پرۆسی سیاسی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس دروست بوونە ئەمانە کەمتر شارەزابوون لە شێوازی ئیدارەدان و سیاستکردن لە عێراقا کە ئەویان پەیامی حکوومەتی زۆرینیان هەڵگرت بەڵام دیار بوو کە سەرکەوتوو نەبوون لەم پەیامە و بەڵام بەرامبەریش چوارچێوەی هەمانجی
کە داوای پێکەنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەکرد باروە یەکێتی نیشتیمانی کوردستانیش یەکێکە لەو هێزە سیاسیە کاریگەرانەی کە لە ڕابردوشدا بە سەرۆکایەتی بەڕێز مامجەلال لە گۆڕەپانی سیاسی عێراقا هەمیشە ڕۆڵی کاریگەر و دیاری هەبووە لەناو پرۆسی سیاسی کە دەیتوانی هەموو لایەنە سیاسیەکان کۆبکاتەوە هەر لەو ماڵەی کە دوێنێ ئەو کاتانە کۆبنەوەی لایەنە سیاسیەکانی تێدا بوو سەدان کۆبوونەوە کرایە بە سەرۆکایەتی بەڕێز مامجەلال و توانیتی لایەنە سیاسیە زۆر جیاوازیەکان لە بیر و بۆچوون و لە هەڵوێستەکان کۆبکاتەوە بیانگەیەند بە کۆتاییدا بە یەک پەیام و بە یەک بەرنامە لێ دەرچن و بتوانن کە حکوومەتێک لە پێناو بەرژەوەندی گشتی عێراق پێک بێنن وهروەها دەستوری عێراق بنووسنەوە لە پێناو بەرژەوەندی گشتی و کە کۆی مافی هەموو پێکاتەکانی عێراقی تێدا دەستەبەر بووە ئەگەر ئێستاش بەو دەستورە کار بکرێ دڵنیام هیچ پێکاتەیەک لە پێکاتەکانی عێراق بێبەش نابێ و مافخوراو نابێ بەڵام بەداخەوە زۆر جار پێشێلی لەو دەستورەدا دەکرێت بۆیە پرۆسی سیاسی لە عێراقا و ئیدارەدانی عێراق بەرە و ئاراستەیەکی نادیار دەڕوە کۆبوونەوەکانی سەرۆک باڵجەلا تاڵەبانی لە بەغدا لەگەڵ لایەنەتەکانی چوارچێوەی هەمانگی ئێستا دێمە سەر باسی ئەزان دێتە سەرەوە بەڵام ینی تا چەندە گرنگ بوون بۆ ئەم قۆناغی ئێستا بەڕاستی و تا چەندە یەکلاکەرەوەن بۆی کە ئەم حکوومەتی کە هەموو لایەک هەوڵی بۆ دەم بە زووترین کات پێک بێ بە دڵنیاییەوە لایەنە سیاسیەکان و بە تایبەتی ماڵی شیعە هەمیشە چاوەڕوانی ئەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی سەرۆک بافڵ تاڵەبانی دەکەن کە ڕۆڵی مامجەلال ببینن لە ناو پرۆسی سیاسی عێراقا و هەمیشە چاوەڕوانی هەڵوێستێکی یەکلاکەرەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بتوانن هاوسەنگی لە پرۆسی سیاسی عێراق بپارێزن و بە دڵنیاییشەوە بینیمان لە ڕابردووشدا کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی سەرۆک بافڵ ئەم ڕۆڵەی بینیوە و بەردەوامی داوە بە ڕێبازەکەی بەڕێز مامجەلال لە کۆکردنەوەی لایەنە سیاسیەکان و دۆزینەوەی ڕێگا چارە بۆ کۆتایی هێنان بەو گیر و گرفتانەی لە گۆڕەپانی سیاسی عێراقەیە بۆ ئەوی بتوانن لایەنەکان بگەنە ئەنجامێک بە پێکەنانی حکوومەتی بنکە فراوان و حکوومەتێکی نیشتیمانی خزمەتگوزار لە پێناو پێشکەشکردنی خزمەتی زیاتر بۆ هاوڵاتیانی عێراقی و بە تایبەتی بۆ هەرێمی کوردستانیش و بتوانن لە عێراق ببوژێنەوە لە ڕووی ئابووری و ئەمنیەتی عێراق بپارێزن چونکە دەزانین ئەگەر بێت و ئەمن و ئاسایش لە عێراق بەرقەرار نەبێ ئەوە لە ڕووی ئابووریشە و لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریشەوە ناتوانانی پێشکەوێ و ئێمەش دەزانین کە هەرێمی کوردستانیش ئەگەر دۆخی عێراق بەرەو ئاراستەیەکی خوا نەخواستە خراپ بڕوە هەرێمی کوردستانیش تێیدا لەم خراپێ بێبەش نابێ و لەوانەیە ئاگر لە پرشتی بەر هەرێمی کوردستانیش دەکەوێت و دەشببینین کە ئەم بار و دۆخەنا لەبارەی لە عێراقدا هەیە لە ڕابردوشدا لەو چەند مانجی ڕابردوو کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبووە چ لە دۆخی ئابووری چ لە دۆخی ئەمنی چ لە پشێوی و دەستدرێژی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان و موشک بارانکردنی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و سوڕانەوەی فرۆکەی بێفڕۆکەوان لەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و بە نیشانەگرتنی هاوڵاتیان و کەسان و شوێنە دیارەکان کە ئەمانە زەرەری زۆری لەسەر هەرێمی کوردستان دەبێت بۆیە پێویستە کورد بەگشتی و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە تایبەتی کە تەنها جێی ئومێدی گەلانی و خەڵکی کوردستان نییە بەڵکو ئێستا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی و سەرۆک بافڵ جێی ئومێدی گەلانی عێراقیشن و شارەکانی تری عێراقیش و لایەنە سیاسەکانیش چاوەڕوانی ئەوەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆڵە ئیجابیە ببێنێ لە کۆکردنەوەی لایەنە سیاسەکان و بتوانێت ببێتە چەتری کۆکەرەوە بۆ ئەوەی بە بەرنمەیەکی خزمەتگوزار حکوومەتێکی نیشتیمانی خزمەتگوزار دابنێن لە پێناو بەرژەوەندی گشتی و لە چوارچێوەی دەستوری عێراقا مافی سەرجەم پێکاتەکانی تێدا دەستەبەر بکرێ و پارێزراو بێ و بە تایبەتی مافی گەلی کوردستان و ناوچە جێناکۆکەکانیش و چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی دەست خۆشخات و ڕەبی حەدێمە خزمەت جنابەت کاگێ شێرزاد سەمەد ینی ئەوەی کە ئێستا لە ساحەی عراقیدا گوزارێت سەبارەت بە پێکێنانی حکوومەتی نوێی عراقی تا ڕادێک ینی زۆرێک لە چاودێرانی دۆخی سیاسی عراق گەشتبینن بەوەی کە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها گفتوگوی نێوان لایەنە سیاسیەکان و سەرجەم پێکاتەکانی عراق بە ئاڕاستی پێکێنانی حکوومەت
ئەمە خۆی هیوابەخشە و کرانەوەیەکەدا بە پرۆسی سیاسی لە عراقدا. لە ڕاستیدا ئەمە کە دەوترێک کرانەوەیە بە ڕووی سیاسی لە عراقدا ڕاستە یاخود نەخێ پێچەوانەکەی ڕاستە چکە گەر هەر حکوومەتێک پێک بێت ئەی داهاتوی عراق بەرە و چارەنووسێکی نادیار و تونێلێکی تاریکەوە. بەڵێ پێشێکی سڵاو ڕێزم بۆ سەرجەمبینەرانی تەلەڤیزیۆنی کورسات نیوز و بەرنامەی پۆنەرامای خۆشەویست و میوانی بە ڕێزمان خاتوڕابی حەقان لە بەغدا ڕێزم هەیە بۆی دیارە ئەوەی کە باس کرد ئەو پێشێکیە ڕاستە ئێستا بە پێی هەموو هەنگاوەکان گەیشتوێتەوە ئاستەی دوای کشانەوەی سەدرریەکان و پڕکردنەوەی جێگەکانیان و سوێند خواردنی ئەندام پەرلەمانە بەدیلەکانی تر گەڕانەوەیەک نییە بۆ دۆخی پێش ئەم پێش کشانەوەی سەدرریەکان و چکە خۆتان نەزان لە ماوەی 8 مانگا هەمومان چاوەڕوانی ئەوە بووین هەر ڕۆژە و مبادرەیەک بە شێوازێک قسەکرا لەسەر پرۆسی سیاسی هەر ڕۆژە مەرج و بابەتێکە هاتە پێشەوە کە هەمووی بنبەست زیاتر بنبەستەکەی قوڵترە کردەوە نە ئەگەیشتە چارەسەر چکە پێداگری بەشێک لە کوتە سیاسیەکانی عێراق بە قیادەی سەدر و حەلبوسی و بارزانی دۆخێکی خوڵقاندە بوو لە عێراقدا کە ئەوان خوێندنەوەیکی هەڵەیان لە سەرەتادا بۆ مەسلەی تێپەڕاندنی ئەو زۆرینەی کە ئەیانویست دیکەن بەوەی کە لە نیوە زائیدیەک بتوانن دۆخەکە تێپەڕێنن دوای ئەو بوو کە بەپێی استفساری لە دادگای فیدراڵی کە سێ بەشی دوو لەسەر سێی پەرلەمان پێویستە دەنگدا بۆ سەر و کۆمار ئەوە بوو ینی لەوەی خوێندنەوەیان هەڵە بوو بۆ هەم بۆ دۆخی عێراق هەم بۆ تێپەڕاندنی دۆخەکەی خۆیان ئیتر ئەوان بڕیاری یەکلاکەرەوەیان دابوو کە یان بە تەنها خۆیان یان بەشدار نابن بە تایبەت سەدر کە ئێستاش کار لەسەر ئەوە کات کە لە دوو ڕووەوە هەم وەکو بەپێی ئەو وەسم و نەسەبەی کە هەیەی لە بنەماڵەیەکی شیعی ناسراوی مەرجعیە و کەسایەتێکی باو باپیری کەسایەتی بۆ کار لەسەر ئەوەکە بەرە و مەرجعیبوونی خۆی زیاتر کارەکات لە داهاتوودا ڕاستە لە سەرەتایی پرۆسی سیاسی عێراقدا بە ناوی حیزبێکی سیاسیەوە بەشداری کرد و سێ کورسیەنە بەڵام دواتر سواری شەپۆلی ناڕزایی بوو کەوتە سەر ئەوەی کە ناوی ڕەوتەکەی گۆڕی بۆ تەیاری سەدرریانی شەپۆلی سەدرەکان ئەو شەپۆلی سەدرەکانیش وەکوتمان بەشێکی ئەو خەڵکن کە بەو شێوەیە کەوتونەتە دوای مەرجعیت بەشێکشیان ئەو خەڵکانن بە تەبیعەت ناڕازین ئەمڕۆ لایەنگری ئەم لایەنم سبەی لایەنگری لایەنێکی ترچکە لە ئەسڵا ناڕزایەتیان هەیە لە دۆخی ژیان و گوزەرانی خۆیان و لە ڕووی سیاسیەوە پرۆسی سیاسی عێراق لە چەندین ساڵی ڕابردوودا حکوومەتەکانی سەرکەوتوو نەبوونە ئەمە خوێندنەوەیکی بەسیط بۆ ئەو بابەتە بەڵام وەکو باسم کرد دوای ئەوەی کەوا سەدرریەکان کشانەوە ئیتر گەڕانەوەیەک نییە بۆ ئەو دۆخە لێرەدا ئەمێنێتە سەرم گفتوگویانەی چەند ڕۆژی داهاتوو و ئەو نیازانەی کە ئیتاری تەنسیقی و هەموو حیزبە سیاسیانە هەیەە بۆ پێکەنانی حکوومەت چووکە لێرەدا ینی سەدرریەکان و سەدر چاوەڕێی ئەوەن کە سوود لە بچووکترین شت وەربگرن و شەقامی پێبوروژێنن لە ئێستاوە دەرکەوتووە مەسەلەن نوێژی جمعی ملیۆنی ئەکەن نازانم ئەمڕۆ دوێنێ هەندێک بابەتی تریان وروژاندووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا ئێستایان بڵاوە کردەوە کە یانود ینی بجارێکی کە زۆر بەبێ دەگەڕێن خراپن بەڕاستی بڵێ ئەوە ئەمە سەدر پێی وایە بەم شێوازە دەیەوێت معارەزەی شەقام ئەگەر لە ڕووی یاساییشەوە تەمەشای بکە ڕەنگە حەق و حسابی لەگەڵ بکرێت باشتر وا بوو سەدر معارەزەی ناو پەرلەمان بووایە بەڵام ئەو بژاردەی هەڵ نەبژارد ئێستا دەیەوێت سوود لە شەقام وەربگرێ سوود لە ناڕەزاییە تەبیعیەکانی شەقام وەربگرێت کە هەموو کات هەبووە لە عێراقا و هەیە بەڵام من لێرەش کۆمنتی خۆم لەسەر ئەو دۆخەی دوای ئێستا ئەوەیە کە من پێم وانییە شەقامی عێراقی جارێکی تر ئەو هەموو قوربانیە بەو شێوەیە کە هەم تشرینیەکان وەکو جەماعەتی عەلا ڕیکابی ئەوان بتوان خەڵک بورژێن بخەنە سەر شەقام هەم سەدرریەکان چونکە خەڵک لەوەشا بۆی دەرکەوتە ئەمڕۆ نووسراوێک بڵاو کراوەتەوە کە حاکم زاملی داوای ئەوەی کردووە دوای کۆتایی هاتنی ڕاژەی ئەو ئەندام پەرلەمانانە 9 ملیار دیناریان پێ بدرێ ئەمە یعنی خەڵک خۆی بە کوشتندا و خوێنی ڕشت و هەڵبژاردی پێشوەختی نایە پێشەوە و متمانەی پێیان بۆوانەی تیاری سەدرری کێکشاونەتەوە ئێستا ئەوانە بەڵێ نامیلکەیەکی نووسراوێکی لەو شێوەیە ئەمڕۆ بڵاو کرا بۆەوە کە بەڵێ داوای ئەویان کردووە کە 500,000
ئەوە 500 میلیۆن بۆ ئەم دوو مانگەی کە کاریان کردو ئێستا بەڵێ 500 میلیۆن ئەوە بڵاو کراوەتەوە لە ئەعلامی عەرەبیاکەم تابع بکەن هەموو بڵاو کراوەتەوە لە شوێنەکان مەبەستەکە ئەوە نییە قسەکەمان لەسەرەوەیە کە ئێستا بەدواوە وا قۆناغەکان دەستی پێکردووە خەڵک و شەقام لەسەر جەمعیانە سیاسیەکان تێگەیشتون و واقع بڵێ بۆم پرۆسی سیاسی لە عێراقدا بەڵێ ئێستا وای لێ هاتووە شەقام تێگەیشتووە لە ئەم تەجروبەیە لە هەرێمی کوردستان تەپڵ لێدان و هەڵانانەوە و دروشم بازی و ئەوە بوو توانی 9 میلیۆن دەنگ دەربەرێت بۆ خۆی یەکێک لە ڕەوتەکان بەڵام دوای ئەوەی کە دەرکەوت لە دەسەڵاتە ونیەتەکان چیە ئەوەیە ینی ئەمە توانین من وەکو چاودێرێک تەمەشای ئەو پرۆسەیەکەم ینی لە عێراقدا معارەزە بەو شێوەیە نییە پێ نەگەیشتووە معارەزەیەکی وەتەنی بێ معارەزە دایمەن سواری شەپۆلی ناڕزایەتەکان بووە ئاراستەیانەکە بە قازانجی ئەوەی کە دەنجی ئەو ناڕزایەنە بۆ خۆی بێنەوە بچێتە دەسەڵات کە ئەچێتە دەسەڵاتیش بێدەنگە لە ڕاست کەم و کوڕیەکان بەشدارە لە هەموو کەم و کوڕیەکانی کە هەیە ڕەنگە هەندێک جار ئەو گروپانەی کە ئەوە لە بەدرنگ هاتوونەتە ناو دەسەڵاتەوە ینی زۆرترین گەندەڵی و فەسادیان تێبێ خۆ ئەگەر بێنە سەر ئەوەی کەوا قسە لەسەر ئەوە کرا ئەغلەبیە و تەوافقیە بۆچی ئەغلەبیە باشترە لە تەوافقی دیعای ئەویانە کرد لەبەر وایان وێنا کردووە کە تەوافقیە لە چەندین ساڵی ڕابردووە تەوافقیە حکوومەتە تەوافقیەکان نەیانتوانیەوە خزمەت گوزاری بە خەڵک پێشکەش بکەن ئەغلەبیە ئەتوانێت بەڵام زۆر لەسەر ئەوەش کۆمنتی ئەمە هەموو کات ئەوە بووەکە ئەوانیش هەر بەشدار بوون لە دەسەڵاتە ئەم ئەغلەبیە ئەمان ئێستای دیعایەکەن چێن لە مریخەوە نهاتون هەرو حیزبانن کە لە چەندین ساڵی ڕابردوودا بەشدار بوون و زۆرترین وەزارەتیان لا بووە تا ئێستاش زۆرترین وەزارەتیان لایە و زۆرترین گەندەڵیان کردووە خۆ دەردەکە لەسەر گەندەڵیە نەبوونی ڕقابە نەبوونی حزبی نیشتیمانی بەهێز دەستێوەردانی ئەقلیمی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە هیچ حکوومەتێک لە عێراقدا نەیتوانیوە بە دڵی جەماوەەر بێ بە دڵی کەس نییە ئەوەی کەوا ڕوویداوە بەڵام ئێستا دەبێت کۆمنتەکە لێرەیە قسەکە لێرەیە ئەم حکوومەتەی هەر کەسێک ئێوە پێکی بێنە ئیتاری تەنسیقیە هەر کەسێکە ئەبێ لەوە تێبگایتر کاتیەوە بەسەر چووە تەوافقیە لە پێناوی کەعکە بەشکردن و ئەوانە بێت تەوافقیە لە پێناوی خزمەتا بێ من ئەمڕۆ شتێکم خوێندەوە لە بەیانێکی ڕاگەاندنی هاوبەشی ئیتاری تەنسیقی ئەڵێ ئێمە دەست بکەین بە نووسینەوەی کارنامەی حکوومەت کارنامەیەک نەبێ بریق و باق کارنامەیەک بێ کە بتوانین پێمان جێبەجێ بکردێت وەڵامی شەقام بێت ئەمە ئومێد بەخشە ئەگەر بتوانن شتێکی دەو بابەتە بکەن بچنە سەر دۆخە هەستیارەکان من پێم وایە لە عێراقدا بەهۆی بەرزبوونەوەی دۆلار و بەهۆی زروفی ئێستای عێراق ینی بەرزبوونەوەی نرخی نەوت ببوورە ینی ئێستا داهاتێکی باش لە بەردەست ئەو حکوومەتێک کە دێتە پێشەوە سێکتەرەکانی کارەبا و خزمەت گوزاری و نێشتنی ئەو بێکاریە ڕەنگە کار لە ماوەی 6 مانجێکا بتوانن ئیسیزابی شەقلان لەسەر بەرزبوونەوەی داهاتی عێراق و بە باشبوونی ئابووری هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا عێراق ینی بۆ زیادکردنی ینی زێڕی خۆی 32 تەن زێری کڕیەوە ڕاستین کەواتە عێراق لە ڕووی دارایی و ئابووریەوە ینی کێشە و مەشاکلی تا ڕادەیەک بەرەو کەمبوونەوە ڕۆشتەوە ئێستا لە ئاسیا وڵاتانەیە کە لە گەشەی ئابووری و هەروەها پێشکەوتنی داراییەتی بەڕاستی دەست خۆش دێمەوە خزمەت بەستەکەمەوە ینی زروفی دارایی عێراق ینی ئەخوازێ ئەتوانن ئەم حکوومەتێک کایانوێت تشکیلی بکەن ئەتوانن حکوومەتێکی خزمەت گوزار بن دەستخۆش زۆر باشە خات و ڕابی حیانی ئەوەی کە بەجددی لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی چوارچێوەی هەمانجی وڵای منمە بەسمامی بپرسم و بە حکمیەوشی کە جەنابەت لە بەغدایەوە تا ڕادێک لەوە چێ نزیکبی لەو گفتوگویانی کە بەڕێواچێ بە تایبەتی لە نێوان چوارچێوەی هەمانگی سەرکردەکانیان و لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز باوەڵجەرای تاڵەبانی ینی مەسەلەی شەراکەتی ڕاستەقینە و پاراستنی هاوسەنگی نێوان پێکاتەکان و بە تایبەتی ینی لەسەر مافی هەرێمی کوردستان زۆر قساکرێ و ئێساش ئەبینین ینی ئەوە تا ینی مافەکانی هەرێمی کوردستان و هەروەها سنووری هەرێمی کوردستان و ژێرخان و هەروەها ئەو موسساتە حەویەتیانی کە هەیە لە هەرێمی کوردستان خەریکە ینی بەهۆی هەندێک هۆکارەوە دەکەوێتە بەر زیان و زەرەری پێدەکات ئەمانە بەلای کوردەوە تا چەند گرنگە لەگەڵ لایەنی شیعە و لە دوای پێکەنانی حکوومەت
قسە و باسی لەسەر بکە و پارێزراوتری بکە بەڕاستی لە داهاتوە. بەڵێ بەدڵنیایەوە بە سەرەتا دوای دێمە سەر باسی ئەوەی کە داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەشداریکردن لەم حکوومەتە، بەڵام دەبێت سیاستکردن لەسەر خەیاڵ بنیاد ناندرێ بەڵکو لەسەر واقع جێبەجێ دەکرێت. چوارچێوەی هەرمانجی ئەرچی قورسترە لە جاران، چونکە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی ئەواندایە و دەبێ بە شێوەیەک هەنگاو بنێن ڕێگە نەدەن دەرفەت هەبێ بۆ لایەنەکانی بەرامبەر شەقام بزولێن بەرامبەریان ببرە یاخود بتوانن بە هەر شێوەیەک بێ ڕێگری بکەن لە پێکەنانی ئەم حکوومەتە. بە فعلی دەبێ حکوومەتێکی خزمەت گوزاری نیشتیمانی بێ، دەبێ خەم بخۆن لە کارەبا، لە ئاو، لە خوێندنگا، لە کەرتی تەندروستی، لە چاکردنی ڕێگەوبان و شەقامەکانی نێوان شارەکان. دەبێت زۆر بایەخ بەو بوارە بدەن و هەروەها بیرێکیش لە داهاتووی گەنجان و دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بکەنەوە، چونکە من لە بەغدام دەبینم ڕۆژانە هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگاکان بەردەرکەی وەزارەتێک دەکردن بەپێی ئەو پسپۆڕەیە کە تەواویان کردیا، داوای تەعیینبوون دەکەن، داوای دامەزراندن و داهاتووی خۆیان دەکەن. حەقیشیانە چونکە چەندین ساڵە هیچ کەسێک دانمەزرا لە عێراق، لەوانەیە چەند کەسێک لە بەهۆی واستەی هەبۆیان نزیکی کەسێکەیان دەرفەتێکی کاری بۆ ڕەخساوە، بەڵام دەتوانین بڵێن 1990 دەرچووی زانکۆ پەیمانگاکان لە ماڵەوە دانیشتووە. ناکرێ ئەوانە چاوەڕوانی چی بن، تەنانەت لە کەرتی تایبەتیشە بەهۆی جێگیری بارودۆخی عێراقا لەوانەیە لە ڕووی کەرتی تایبەتیشەوە زۆر پێشکەوتوو نەبێ، کۆمپانیەکان ناتوانن بێ وەبەرهێنان ئەنجام بدەن لە بەغدا و لە شارەکانی باشووری عێراق بەهۆی مەترسی ئەوەیەوە یا نرخی دۆلار جێگیرنە یا نرخی نەوت جێگیرنە یان دۆخی ئەمنی نالەبارە یان پشێوی نێوان حزبەکان دەبێتەوە هێرشکردنە سەر کۆمپانیاکان و سووتاندنی بارگاکانیان. ئەمانە هەموو بۆتە هۆی تا ڕادەیەک بێکار زۆر بێ لە ناوەڕاست و باشووری عێراقا. دەبێت چوارچێوەی هەماهەنگی بیر لەوە بکاتەوە بە تایبەتی لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە بەشدار دەمن لە حکوومەتەکە بە فعلی حکوومەتێکی خزمەت گوزار بێ. عێراق ئێستا لە ڕووی یەدەجی لە بانکی ناوەندی لە پێشکەوتندایە و زیاتر بە تایبەتی لە چەند مانجی ڕابردوودا کە نرخی نەوت بەرز بۆەوە لە هەمان کاتشدا نرخی دۆلار بەرزکراوە کەواتە لە دوو لاوە حکوومەتی عێراق قازانجی کردیا، بەڵام لە بەرامبەریشدا خەڵک خانەنشین بووە موچەکەی کەمتر بوویتەوە و کەسی نوێژدا نەمەزرایە، لەگەڵ ئەوەشە موچە زیادی نەکردیا. بۆیە حکوومەت تەنها سوودی بینیوە لەم گۆڕانکاریانە، بەڵام لە بەرامبەردا هاوڵاتی قوربانی داوەبەوە. بۆیە پێویستە بیرێک لەو قوربانیدانەی هاوڵاتی بکاتەوە. دەگەڕێمەوە بۆ سەر بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو حکوومەتە و داواکاریەکانی. یەکێتی نیشتیمانی کوردستان بەدڵنیاییەوە لە خولەکانی ڕابردووشە هەرگیز هەنگاوی نەناوە بۆ ناو حکوومەتێک کە لە سەرەتادا داکۆچی نەکردبی لە مافا ڕەواکانی گەلی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقا و بە تایبەتی یەکلاکەرەوەی ئەو چێشاڵواسراوانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی هەیە، مەلەفی نەفت کە زۆر گرنگە، مەلەفی ئابووری نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆر گرنگە و بەرهەمی بەرەبوومی جوتیارانی هەرێمی کوردستان و مامەڵەکردنیان لەگەڵ جوتیارانی باشووری عێراق و ئاڵوگۆڕی ئابووری لە نێوان هەرێمی کوردستان و شارەکانی باشووری عێراقا ئەمە زۆر گرنگە. ناوچە جێناکۆکەکان و هەروە دەستدرێژی کردن بۆ سەر خاک و زەوی کشتتوکاڵی هاوڵاتیە کوردەکان لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە زۆر گرنگە. ئەمانە هەموو لە پێشینەی داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەشداریکردنی لەوتانەی بەڕێزەوە بۆ شیکردنەوەی بەڕێزە بێ، ینی ئالانگارەکانی بەردەم چوارچێوەی هەمانگی زۆر قورسەوە هەر ئەم ڕۆژخۆیان لە ڕاگەنراوەگە ئەویان ڕاگەیانوە کە خەریکە دۆخی عێراق جارێکی دیکە بەرەو چەقبەستویشی دیکە ئەڕات ئەگەر وا بێت ینی بەڕای جەنابەت و بەڕای چاودێرانی زۆرێک لە
دۆخی عراق ینی دۆخەکە بەرەوچوو ئەگا ینی پەرلەمان هەڵ ئەوەشێتەوە جارێککە عراق بەرەو هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە ئەچی یاخود نەخێر جۆرێکی دیکە لە ینی گفتوگۆی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکان بەڕێوە دەچێت. خۆی پێکەنانی حکوومەت کارێکی ئاسان نییە لە خوڵەکانی ڕابردووشەوە لە سەردەمی شکۆی نەتەوەیەک مامزەلال هەمیشە کە کۆی دەکردنەوە وای دەکرد هەر لایەنە و بەشێک لە داواکاریە سەختەکانی خۆی تەنازول بکە لە پێناو بەرژەوەندی گشتی ئەو کاتە دەگەیشتە ئەنجامێکی کۆتایی کە لێی دەربچن. دەبێ ئێستاژ وا بکەن چوارچێوەی هەماهەنگی کە یەکیان گرتبوو پێشتر بەرامبەر بە ڕەوتی سەدر بۆ پێکەنانی حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی نابێ ئێستا لەسەر هەندێک بەرژەوەندی لە نێو خۆیان ناکۆچی دروست بێ چونکە ئەوەی کە یەکلاکەرەوەی پێکەنانی حکوومەتی عێراق دەبێ هەر شیعەیە بەڕاستی چونکە حکوومەت لە پشتی شیعە دەبێ و سەرۆک وەزیران ئەوان دیاری دەکەن و ئەوانیش زۆرینەی پێکاتەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن بۆیە کاریگەری زۆریان دەبێت لەسەر پرۆسی سیاسی عێراقا لەوانەیە جاربەیە گە کورد کێشەی دەبێ یاخۆت سونە کێشەی دەبێ بەڵام نابێتە ڕێگری سەرەکی بۆ پێکەنانی حکوومەت بەڵام ئەو جاریان بینیمان کە شیعە لە ناوخۆیان کێشەیان هەبوو بە فعلی بووە ڕێگری لە پێکەنانی حکوومەت و دۆخی سیاسی بەرەو چەقبەستویی چوو بینیمان لە 2010 یەکێتی پارتی کێشە هەبوو لەسەر یەکلاییکردنەوەی کاندیدی سەرۆکۆمار بەڵام لە کۆتاییدا کە شیعە خۆی ڕێککەوت لەسەر پێکەنانی حکوومەت و کاندیدی سەرۆکوەزیرانیان دیاری کرد چوونە ناو پەرلەمان بەدەنگ دوو کاندیدەکەیان جیا کردەوە کە یەکێکیان سەرکەوت بەڕێز دکتۆر بەرهەم بوو و ئەویتریان سەر نەکەوت کەواتە لێرەدا بە هیچ شێوەیەک نەکورد نەسونە نەبوویتە ڕێگر لە پرۆسی سیاسی بەڵکو دەبێت لایەنی شیعە خۆیان ڕێک بخەنەوە و بتوانن بە زووترین کات کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکوەزیران و بەرنامەی کاری حکوومەتەکەش دیاری بکەن بەڵام دەبێت بەرنامەی کارەکەشیان جێی داواکاری سونەکان و داواکاری کوردیش بە تایبەتی بۆ کورد کە هەرێمێکی دیاریکراوی هەیە لە تەستوردا ئاماژەی پێکراوە ئەویش هەرێمی کوردستانە مافەڕەواکانیان لە چوارچێوەی دەستورە لە ناو بەرنامەی کاری حکوومەتەکە جێی بکرێتەوە لێرەدا بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن بە دوور دەزانم و بە زوویی بەڵام لە هەمان کاتیشدا بە تێڕوانینی من ئەم حکوومەتە باوەڕ ناکەم ئەگەر پێچش بێ بۆ 4 ساڵ تەمەنەکەی بخایەنێ بەڵام دەبێ ئەم حکوومەتە لە سەرەتادا دوای ئەوە سوارچەوەی هەمانجی بە تایبەتی کە کوتلەی گەورە پێکدێنن لە پەرلەمان هەوڵ بدەن یاسای هەڵبژاردن هەموار بکەنەوە بۆیە دەڵێم هەڵبژاردن دووبارە ناکرێتەوە چونکە بەبێ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن دووبارە ناکرێتەوە لەبەر ئەوەی ئەم یاسایە بووە هۆی ئەوەی پرۆسی سیاسی بەو ڕۆژە بگا و بەو دۆخە سەختە بگا بۆیە لایەنەکان ڕازی نابن کە بە تایبەتی لایەنی شیعە کە هەڵبژاردن لەسەر بنەمای ئەو یاسایە دووبارە بکرێتەوە ئەمە یەکەم خاڵ دووەم خاڵ یاسای بودجە ناکرێ وڵاتێکی وەکو عێراق بەڕێوە بچی بەبێ ئەوەی یاسای بودجەی هەبێ ئێستا 2022 عێراق حکوومەتی عێراق کارەکانی بەڕێ کرد بەوەی 1/12 بودجەی ڕابردووی سەرف کرد کە بودجەی تەشغیلیە تەنها نەیانتوانی هیتر لە بۆ پرۆژەکان ئەوەی هەبوو کە لە ڕابردوودا لە پێش چەند هەفتەیەک پرۆژە یاسایەکیان بە قەرەبووی خۆراک و بەو شێوەیە شانە دوانیان دەنجی لەسەر بدەن نەیانتوانی بەڵێ ئاسایشی خۆراک نەیانتوانی لە سوارچەوەی بودجە دەنجی پێ بدەن چونکە حکوومەتەکە حکوومەتی کاربڕێکەرە بۆیە دەبێت یاسای بودجەش ئامادەکە بنێرێتە پەرلەمان و لە هەمان کاتیشدا لە کۆمیسیۆنیش ئامادەکاری بکە ئەگەر باز لە ئینتیخاباتی پێشوەختە بکرێ واتە ئەو ئینتیخاباتە لەوانەیە ئەگەر بڕیار بدرێ بکرێ یا دەکەوێتە کۆتایی 2023 یاخود لە سەرەتای 2024 نەک لە ئێستادا ئینتیخابات دووبارە بکرێتەوە بەڵکو ئینتیخاباتی پێشوەختە لەوانەیە ئەویش لە کاتێکدا کە یاسایەکە گۆڕانکاری بەسەردابێ کەواتە بە هەموو شێوەکان بێ ینی دۆخەکە زۆر قورسە لە بەردەم لایەنە سیاسیەکان لە بەردەم عراقیەکان و لە بەردەم و پرۆسە سیاسی کە دەگوزارێت دەست خۆش بێ کاگە شێرزاد ینی ئەوەی کە بەڵام ئەگەر ئیرادە هەبێ ئەتوانن ئاسانی
ئاماژەکانی بکەن. زۆر باشە دەست خۆشخات و ڕابێ دێمە خزمەت جەنابەت کاک شێرزادیانی پێشتر ینی مقتەدا سەدر خودی خۆی زۆر هەوڵیدا کە چوارچێوەی هەمانگی فەک بکە ینی لە بەرێکەڵ بۆ شوێنێت هەندێک لە لایەنەکانی بێنێتە دەرەوە بەڵام نەیتوانی سەرکەوتو نەبوو ئێستا ئەو تا چوارچێوەی هەمانچۆک و خات و ڕابێ حەج ئاماژەی پێدا ینی پێویستە ئەوان ناکۆشی نەکەوێتە نێوانیان بەڵام هەموو ئاماژەکان بۆ یەکەوان خۆیان لە ئێستا داوان ناکۆشی کەوتوتە نێوانیان تا ڕادەیەک بەهۆی دابشکردنی پۆستەکان وارووا وەزارەتەکان لە نێوان خۆیاندا ئەگەر چوارچێوەی هەمانجی بەم ئاراستەیە کار بکات وە لە نێو خودی خۆی داوە جارێ ئاڵۆزی سەرەڵەدا ئەنێ توانین بڵین ڕوبەڕووی ئەو تەحەدێ گەورانە بێتەوە کۆکو خات و ڕابێ حەو جەنابی شتاماژەت پێدا لە داهاتوودا بتوانێت حکوومەتێکی سەرکەوتوو بنیاد بنێ جارێ بەو مەسلەی ناکۆشی لە نێو چوارچێوەی هەماهەنگیدا شتێکی ئەو تۆم بەرچاو نەکەوتووە بە فەرمی بەڵام تەسریباتی ئەعلامی ئەوش ڕەنگە بەشێک بێ لە کارنامەوە زیندای ئەطرافەکانی تر بۆ ئەوەی کەوان نەتواندرێ حکوومەت پێک بهێندرێ بەڵام بە تەئکید یعنی هەموو کاتێک چوونە دەسەڵات ململانێ دروستەکە بەڵام پێم وایە چوارچێوەی هەماهەنگی هەست بە مەترسیەکە ئەکەن کە لە بەرامبەریانە چی تر هەیە کە ئەگەر ئەمان ناتەبابن لەسەر پۆستێکی وزاری ئەوانە چێ ئەو فرسەتە ئەقۆزێتەوە بۆیە من پێم وایە دوێنە دوا کۆبنەوە بوو کە کۆبنەوەیان کرد لە ماڵی مامجەلال دووبارە و سێبارە و دەیانبارە بوو بۆ بە چەتری کۆکەرەوەی هەموو لایەنە عێراقیەکان کە ئەمە هەڵوەستێکی دیار و ڕوونە هەر لە سەرەتای ئەم پرۆسەیەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان چ لەلایەن وڵاتانی دەوروبەر چ لەلایەن ینی لە ناو ئەعلامی عەرەبی لە شەقامی عێراقیدا ڕۆڵێکی هاوسەنگ بووە هاوسەنگەکە بەوەی کەوە نەبووە بە بەشێک لە کێشەکانی نێوماڵی شیعی بە پێچوانەوە خەڵکی تر بوون بە بەشێک لە کێشە و کێشە و سەرێشیان دروست کرد و ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە شەقامی عێراقیدا باڵانسیان دائەبەزێ و گرنگترین شت ئەوە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەلومەرجەی ئێستای دوای هەڵبژاردنەکانی عێراق توانی دەستکەوتێکی گەورە کە زۆر کەم لە ڕاگەاندنەکانی خۆمانەوە بەتاخەوە ئاماژەی پێکراوە دەستکەوتەکە ئەوەیە کە حکوومەتی ئەغلەبیە یان کارکردن بە مەبدەئی زۆرینە و کەمینە لە عێراقدا زەرمەندی یەکەم پێکاتەی کووردە چونکە ئەنی خۆ لە پێکێنانی لیجانەکانی پەرلەمانەوە کە دوای ئەوە دەستیان پێکرد یا لە ئەوە پەرلەمانتارەکان زۆر باشتر ئەوە زانن هەمومانیش ئەزانین کە لە کاتێکا کە تۆ یاسایەک هەموار بکرێتەوە یا یاسایەک تەشریع بکرێ بە زۆرینە و کەمینێ ئەوە کورد بە هەموو شێوەیەک دەستکەوتەکانی لە دەسەدا ئەوەی کە کورد لەو دەستورەیە دەستی کەوتووە کە ئەوەیە کاتی خۆی ئەو سەرکردە بە ڕێزانە بە تایبەت خوا لێ خۆشبوو جەنابی مامجەلال ڕۆڵی گرنگی بوو لە نووسینەوەی دەستورە لەو هەلومەرجەدا شێوازێکیان دیاری کردووە لە دەستورەکەیە کە ینی زۆرینە و کەمینە لە ناو عێراقدا ئەوە نەبێت باڵانسی هێستێک بدا خۆ زروفی عێراق زروفێکە ینی دیارە لە هەر شوێنێک پرسیاری ناسنامەی عێراق بکەیت تا لە دەستوری عێراق شەدانی پێیاندراوە پێکاتەیە کە لە کورد و عەرەب و سونە و شیعیتایە لە ناو عەرەبیشە ئەمە و ئێستا دەسەڵاتەکانیش بۆ نمونە هەر سێ چوار دەسەڵاتەکە وا دابەش کراوە سەرۆکاتی پەرلەمان بۆ سونە ئەوە بۆ کوردەوە بۆ شیعە بۆیە گەورەترین دەستکەوتی یەکێتیەوە بوو کە نەیهێشت ئەو سیاسەتی زۆرینە و کەمینەیە و نەبوو بە بەشێک لەوە خۆ لە بیدایە تا وەرەقەی سپی خراە بەردەستیان کە بستنە ئەوە ئەمە دەستکەوتێکی باش بوو دووەم نقطە کە دەستکەوت بوو لەو هەلومەرجە هەموو کاتێک پرۆسەی سیاسی عێراق لەژێر کاریگەری سیاسەتی وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەقلیمی دیا بووە بەڵام ئەم جارە زۆر بەتوندی وڵاتێکی وەکو تورکیا وەکو سونەکان بە پشتیوانی هەندێکلایەن هاتبوونە ناو دۆخەکەەوە بەڵانسی هێزەکەیان بە شێوەیە گۆڕی بوو ئەمە ئەگەر ئێمە لە مەودایەکی دوورە لێکدانەوەیەک سەیری بکەین یعنی ئێمە بەڕاستی نارە سەرسەختەکانی کورد باڵا دەستە بوون لە ڕووی سیاسەتەوە لە عێراقا ئێمە هەمیشە دۆستەکانمان دیار بووە چێ بوونە لە سەردەمی خەباتی چەکداری و پێشمەرگایەتی هاوبەشمان لەگەڵ هەر ئەو خێوەتەی ئەمڕۆ دوێنێ ماڵی مامجەلال بوو بە کۆکەرەوە کاتی خۆی دۆڵی ئەحزاب هەبوو لە مامجەلال ناوی نابوو دۆڵی ئەحزاب هەموو ئەم لایەنە شیعانەی کە لە خەبات هابوون هەمویان لەوێ سەتریان هەڵدا بوو خوێوەتی بۆیان کردبوو بەتانی سەر پێشمەرگەی پێ ئەبەخشین لەو پەڕی چەپەوە تا ئەو پەڕی ڕاست کۆیانی کردبوو لەوێ ئەم ڕۆژ جێگەی شانازیە کە ئەبینین لە بەغدا بووە بە ناوەندێک
یەکێتی نیشتیمانی کوردستان تایدا سەتری کۆکەرەوەی لایەنەکانەوە هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزەوە تەمەشاکرێ لە شەقامی عێراقیدا. سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ڕۆڵێکی کاریگەر و باش ئەبینن لە پێشخستنی پرۆسەی سیاسییان بەلادانەکەوتنی بەلای خراپ و بەلای ئایندەیەکی ناڕوونا. بۆیە ئەمە بگەڕێنەوە سەر جوابی پرسیارەکەت ئیفاری تەنسیقی وەکو ئاماژەم پێکرد مەترسیەکانی خستووەتە بەرچاو یا ئەبێ زیاتر بیخاتە بەرچاوی خۆی ئەگەر لەسەر پۆستێکی وزاری یا لەسەر جێگری سەرۆکی پەرلەمان وە قسەی لێ ئەکرێ یا لەسەر هەر مەسلەیەک ڕوە و هەڵۆشانەوە بڕۆن ئەوە هەم عێراق زیانێکی گەورەی بەرەکەوێ هەم پرۆسی سیاسی زۆر پاشەکشە ئەکات و هەم فەوزایەک دروستە بێ زمینەیەکە هەموو کاتێ ئامادەیە بۆ پەرلەمان تا چەند مەترسی دروستەکە بۆی کە پەرلەمان هەڵبۆشێتەوە. سەدرەکان و هاوپەیمانی سەدرەکان تا ئێستا ماون لە پرۆسی سیاسی عێراق و ڕاستە ئەندامی پەرلەمانین بەڵام زوڵێنەری دروستکەری سیاستن لە کاریگەریانەیە بەسەر بەشێک لە ئەندام پەرلەمانە بێلایەنە کە بەناوی بێلایەن یا بێلایەنەکان بەشێک لە کوتلە بچووکەکان و بە ئاشکراش یان کوتلەی سیادە و پارتیە تا ئێستاش پرسوڕایان هەر لەگەڵ مقتەدا سەدرایە بە هەموو شێوەیەک و ڕواناکەم ئەو ئەو هازوو لە ژێر کاریگەری ئەو شکستەیە زوو بدان بە هەڵی خۆیان بنێن و بێن تەسلیمیتەوە بن. بەڵام کە ئێستا هاتوونەتە پێشەوە لە نەتیجەی گفتوگۆکانە چەند مەرجێکیان هەبووە مەرجەکانیان ئیتاری تەنسیقی قبوڵی کردووە. مەسەلەی یەکێک لە مەرجەکان ئەوە بووە کە ناوچە سونە نشینەکان و مەحافەزاتانەیەکەوە بە ناوزیانی بەرکەوتووە و داعش هاتە ئەو شوێنانە ئەوانە ئاوەدان بکرێتەوە دانیان پێناوە و هەندێک زەخت لەسەر ئەو شوێنانە هەبووە لەلایەن گروپە چەکدارە میلیشیاکانەوە ئەو زەختانە کەم بکرێتەوە. لە مقابلیشدا لە کوردستان فشاریان هەبوو بۆ سەر ئەو وەزعیکە لە کوردستانە خەریک هەرێمی کوردستان بەرە و ناسنامەیەکی نیادار و دژ بە پرۆسی سیاسی عێراق هەنگاو بنێتەوە بوو کە موشک باران کراین و ئەموو کۆمەڵێ شت تا ڕێڕەوەکە ڕاست کرایە لەژێر چ گوشار و فشارە بێ لە زێر گەڕانەوە یا بێ بۆ عەقلانیەتی سیاست و ئێستا دۆخەکە ینی ئەتوانین بڵێن حکوومەت پێک دێت ئەگەرەکان زیاتر بەلای پێکێنانی حکوومەتایە و مراهانەکانی پێشبینیەکان بۆ سەرکەوتووە بێ یا سەرکەوتوو نابێ ئەمێنێتە کار و کاردانەوەکانی بەڵێ پێشبینیەکان بۆیە وەکو جەنابێت ئاماژە پێدا ینی حکوومەت لە زووترین کاتدا پێک بێت ئەمەوەکو بڕیارە توانین دواسایی خۆشە بگەینی. بەڵێ بە پێ و گفتوگۆیانەی تا ئێستا سەرکەوتوو بوونە لە گفتوگۆکان لەگە کوتلەی سیادە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەشێک لە بێلایەنەکان ئەندام پەرلەمانە مستەقلەکان و باڵانسیشیان زیادی کرد بەهۆی ئەوەی کە ئیتاری تەنسیقی عەدەدی زیادی کردووە بەهۆی جێژگیری کوتلەی عەزم زیادی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان سەوابەتەکەی خۆی درێژە پێداوە بۆیە ژمارەکە نزیکە لەوەی کەەوە بتوانن سەرۆک کۆمار هەڵببژێردرێەوە بە نزیکراوەیەشی ئەنی قسە لەسەر ئەوە کرێ کورد ئەگەر ڕێک بکەون لەسەر یەک کاندید ئەوە ئاسایی ئەگەر ڕێکش نەکەون هەر ئاساییە بە دوو کاندید سیناریۆی 2010 دووبارە بێتەوە احتیمالی ئەمەیان زیاترە. بۆیە سیناریۆکان لە بەردەمیەوە بۆ سەرۆکایەتی کۆمار ڕەنگە کورد بە دوو کاندید و ڕەنگە بێلایەنەکانش کاندیدی خۆیان هەبێ و کاتە پرۆسی سیاسی لەناو پەرلەمان کەمینە بە زیاد و کەم تێئەپەڕێ سەرۆک کۆمار هەڵببژێردرێ کوتلەی شیعی ئەکبەر ئامادەیە ئێستا ئەوش ئەتوانێت گفتوگۆکانی بۆ مانگێک درێژە پێ بدات تا سەرۆک وەزیرانێک دیاریەکەن بە هەماهەنگی و ڕێکەوتن لە ناو خۆیانە. دەستەکانە خۆش کاک شێرزاد خات و ڕابیحە بەگشتی پێشبینیەکانی بەڕێزت کە لە بەغدای ینی بە چ شێوازێکە ئەم حکوومەتە پێک دێ کە پێک دێ سەرکەوتووە بێ ینی ڕێگرەکانی بەردەمی تا ڕادەیەک تێپەڕێنێ بەڵامەگە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ ڕاستە ڕێگری زۆرە بەڵام دەبێ ئەو لایەنانەی کە دانێ حکوومەت پێک بێنن لە ئاست ئەو بەرپرسیارەتیە دابن و لە ئاست ئەو بەڵێنانە دابن کە بە جەماوەریان داوە و هەوڵ بدەن بە زووترین کات حکوومەت پێک بێنن کە بە تایبەتیش ئەرکە قورسەکە کە پێشتر ئاماژەم پێکرد لەسەر لە ئەستۆی چوارچەوەی هەمانجیە بۆ دیاریکردنی کە ڕاستە کوتلەی گەورن بەڵام بۆ دیاریکردنی کەسی سەرۆک وەزیران کە ئەو کەسەی دەبێت بە سەرۆک وەزیرانی
داهاتوی عێراق بۆ ئەوەی کە سەرۆکۆمار هەڵدەبژێردرێ یەکسەر تەکلیفی ئەو کەسە بکە و لە ماوەی مانگێکدا حکومت پێک بێنێ لە نێوان ئەو لایەنە سیاسیانەی کە بەشدار دەبن لەو حکومەتە و دەبێ بەرنامەی حکومەتەکەش دیار بێ کە زیاتر بەرنامەکە لە چوارچێوەی خزمەتگوزاری نیشتیمانی بێ بۆ گەلانی عێراق بۆ ئەوەی دەرفەت نەدا بە لایەنی تری کە دژی ئەم هەنگاوە بن خەڵک بجوولێنن یاخود سۆزی شەقام بە خۆیان ڕابچێشن و ڕۆژانە لە دوای نوێژی هەینی یاخود لە ڕۆژانی تر هێرش بکرێتە سەر بارەگاکان بەردەرگەی وەزارەتەکان بگیرێ یاخود هێرش بکرێتە سەر ناوچەی سەوز و سەر پەرلەمان و ئەوانە ڕێگری لێ بکرێەوە بە تایبەتیش دەبێ ئەم حکومەتە هەموو لایەنەکان پشتگیری بکەن و بە تایبەتی لە ناو پێکاتەکانی چوارچێوەی هەمانجی و لە ناو پەرلەمانیشە پاڵپشتی ئەوە بکرێن نەک یعنی ڕاستە حکومت پەرلەمان چاودێرە بەسەر حکومەتەوە بەڵام هەمیشە لە شکستی حکومەتەکە نەبێ بۆ ئەوەی بتوانن بە زووترین کات ئەو یاسایانەی لە بەرژەوەندی خەڵکی عێراقا جێبەجێ بکەن دەری بتوێنن تا بتوانێت حکومت دەسەڵاتی جێبەجێکردنی هەبێ و بتوانن سربەت و سامانی عێراق لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراق سرف بکرێ و لە پێناو خزمەتگوزاری و پرۆژە خزمەتگوزاریەکان بەگر بخرێنەوە و کۆمپانیا خزمەتگوزاریەکان زیاتر سەرنجیان ڕابچێشن بۆ عێراق و کار ئاسانیان بۆ بکرێ و دەرفەتی کاریش لەو کاتەدا کە کاتی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت دەرفەتی کاریش بۆ ژمارێکی زۆر لەو گەنجانە لە پسپۆری جیا دەرەخسێتن و دەتوانن کۆنتترۆلی ئەوە بکەن کە خەڵک بڕژێتە سەر شەقام لە هەمان کاتشتا ڕێگری لەو لایەنانەش دەکەن کە هەوڵ دەدا شەقام بەکاربێنن بۆ دژایەتی کردنی ئەو حکومەتە و ڕوخاندنی و یاخود ڕێگریکردنی لە پێشکەشکردنی ئەرکەکانی و یان جێبەجێکردنی بەرنامەی کاری. بەڵێ سواز بۆ خاتوڕابی حەمەد ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لە بەغدا و لەگەڵمان سوپاس دەکەم. سواز بۆ کاک شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە شاری کەرکوو لەگەڵمان بوو. سوپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش. خواتان لەگەڵ.